مانگرتنەکە و ئاخرین ڕووداوەکان یا ئاخرین زانیاری هیچی ئەو دەنگۆی چوینەوەی پێ بەڵێ هاوڕێیانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەشێکی تر لە بەنامەی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەتان. هەروواکە ئاگادارن هەموو شارەکانی ئێران و کوردستان هاتنە سەناو شەقامەکان و بە درۆژمهایەکی جۆراجۆر لە دژی حکوومەت و خامنەئی و بە ناوی دیکتاتۆر خەریکن درۆژمەدەن. لەم بەشە لە بەرنامەکەماندا لە ئستدیۆ هاوڕێ کەریمی ئەمانی لەگەڵمانە ئەندامی کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە. هاوڕێ کەریم زۆر بەخێر بن. زۆر سپاس هاوڕەکانی گیانبی. هاوڕێ کەریمگیان هەروە کە ئاگادارن و منیجی شارەیەکم پێکرد لە شارەکانی ئەکسەری شارە گۆرەکانی ئێران خەڵک هاتنە سەناو شەقام و هێشتا ماوە کە ئەو فەراخانە کێدایانە یانێ سەعاتی تریج ماوە بۆ یەکسری لە شارەکان. هەڵسەنگاندنی ئێوە لەم ئاخیزەدا چۆنە، لەم ئێعترازاتە چۆنە بە بڕوای ئێوە چۆن تەواشایەکەن؟ زۆر سپاس بۆ داوەتان. ئەوەی ڕاستی بێت ئەگەر ئەرزیابیی نیسبی بکەین لە دوێنێەوە لە مانگرتنەکەی 28 خەربانانەوە تا ئەمڕۆ خۆی لە خۆیدا مانگرتنەکە مانگرتنێکی کەمیێنە بوو، سەرکەوتنێکی زۆر گەورە و عەزیم بوو. هۆکارەکانیشی ئەوە بوو، یعنی ئەگەر چی ئێمە لە ڕابردوودا ڕۆژانێکی وامان ئەزمون کردووە خەڵکی کوردستان تەجروبەیان بوو ئەوە وەکو سونەتێکی لاتوە مانگرتنی گشتی لە کوردستان، بەڵام ئەم مانگرتنە گشتیە بە نیسبەت هەندێک لە ناڕزایەتی و ئاخیزە جەماوەریەکانی ئەم ساڵانی دواییە تەفاوتەکەی لەوەدا بوو کە هەر لە ڕۆژەکانی ئەوەڵیەوە، یعنی لە سەرەتای ڕوودانی ئەو ڕووداوچوون ئەو مانگرتنەیە ئەو ئاخێز و ئاڵۆزیانێکی ئێستا بەردەوامە جرێقەکەی لە ئەسەری مەرجی جوانەمەرێک مەحسا ئەمینیەوە دەست پێ دەکات کە کاتێک لەلایەن گەشتی ئەرشادەوە دەست بەسەر دەکرێەوە بەشکەنجەوە ئازار دەدرێ و لە نەتیجەدا گیانە دەزدات. ئەوە دەبێتە جرێقەیەک بۆ ئەوەی کە ڕق و بێزاری پۆم خواردووی چەند ساڵی خەڵک هەروەکو هەمیشە پێمان وایە خەڵک لە بەهانەیەک دەگەڕێ لە فرسەتێک دەرفەتێک دەگەڕێ بۆی کە ئۆقدەی خۆی نسبەت بۆ ڕژیمە، داخی خۆی نسبەت بۆ ڕژیمە خاڵی بکات. ئەوە جرقەیەک بوو، وەکو بۆشکەی باڕووتێک وایە کۆمەلگای ئێران و کوردستان بەتیوە مەرجی مەحسا بوو بە ئاگرێکە لەو بۆشکە باڕووتە دراوە ئێران و کوردستانیشی بەگشتی تەقیەوە. مانگرتنەکە سەرکەوتنەکەی لەوەدا بوو کە هەر لە سەرەتایی دەستپێک، یعنی لە ساعتەکانی ئەوەڵی ڕۆژی 28 خەرمانان واتە دوێنێ دووشەممە بە دەلیلی ئەوەی کە حرەکەتێکی کاملەن ڕێکخراو بوو، سازماندراو بوو، بە بەرنامە بوو، هەر لە سەر گۆڕستانی مەستا و لە کاتی بە خاکسپاردنی لە ئەو پرۆسەیە هەتا ڕۆژی دواتری کە دەبۆ یەکشەممە و دووشەممەش کە مانگرتنی بەدوادا دێت، هەموو حرەکەتەکان حرەکەتێکی سازماندراو بوو، ڕێکخراو بوو و هەست دەکرا کە ڕێبەریەکی لە پشتە هیدایەت دەکرێت و نەتیجەکەشی ئەوە بوو کە مانگرتنێکی سەرتاسەری، یعنی شاید کەموێنەتر لە مانگرتنەکانی دیکە لە کوردستان بەڕێوە چوو. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم مانگرتنە بە شێوەیەکی گشتی ئەوە بوو کە مانگرتنەکانی دیکە ئەوانەی پێشوو ئەو دەنگدانەوە و کاردانەوە حتا ناوخۆیی و دەرەچێی نەبوو، یعنی لە ئاستی ئێرانیشدا ئەو جۆری لازم بوو نە ساپۆر دەکرا، نە پشتیوانی لێ دەکراوە، نە لەباری ڕاگەیاندنیشدا ئەوەندە تەئسیرگوزار و بەربڵاو بوو یا
کاری بۆ دەکرا بەڵام ئەم حرەکەتەیان هەر لە سەرەتای فەوتی یا گیانەدەستدانی مەحساوە خودی ڕووداوەکە بوو بە ڕووداویشی جیهانی یعنی لە ڕاگەیەنەکانە زۆر بە ڕادێکی بەرچاو قسەی لەسەر کرا بڵاو بووە کاریگەری زۆر لەسەر ئەزانی عموم لەسەر زیهنیەتی خەڵک لەسەر ڕۆحیەی هۆکارەکەی چی بوو کە دەنگدانەوەکەی ئەوە هۆکارەکەی ئەوەیە کە هەست کرا ئینسانێک زۆر مەزلومانە گیانی لەدەستێنرێت یعنی بێتاوان ئینسانێکە لەگەڵ خانەوادەکەی لە شارێکەوە بۆ شارێکی دیکەی ئێران زۆر ئاساییە ئەو سەفەر و سەردانە نەجاس سەردانی بنەماڵەیی و فامیلی ئەچ بۆ گەشت و گوزارە ئەوە مافی هەر ئینسانێکە ئەوانیش وەکو بنەماڵەی دەستێتاران سەردانێک دەکەن گەشتێک دەکەن و بە تایبەت ئەو جوانە مەرگە مەحسا لە تەمەنێکی لاویدا لە تەمەنی 22 ساڵیدا زۆر ئاوات و ئارەزوو بەسات چ ڕۆیایشی بووە بۆی کە کاتێ دەگەڕێتەوە چ خاتراتێک بیرەوەری خۆش لەو سەفەری لەگەڵ خۆی بێنێتەوە بۆیە بەدلیلی ئەوەی کە تەنیا چەند تاڵمووی سەری لە ژێڕ و سەرێکی وەگینان لە هەموو وێنەکانیدا دیارەکە چەندە پۆشتەیە چەندە لیباسێکی زۆریش ئەوەی بدون هیچ مشکلێکی لەبەردایە بەڵام گەشتی ئێرشاد پێشیان پێدەگرێت مزاحمەتیان بۆ ایجاد دەکاوە بە خاتری چەند تاڵمووی سەری کە بە دەرەوەیە مزاحمەتیان بۆ ایجاد دەکاو سەرنجام دەیڕفێنن ئەشکەندەی دەکەن دەیگرن و پاش چەند ساعات دەچێتە کۆماوە دواتر سەرنجام بەداخەوە گیان لەدەستدا بۆیە ئەم مەرگە مەرجێکی مەزلومانە بوو یعنی زۆر بە ناحەق زۆر بە ناڕەوا زۆر وەحشیانە گیانی ئینسانێک ساندرا و ئەوە کاریگەری لەسەر ڕۆحیەی خەڵک هەموو ئازادی خوازێک چ لە ئێران و چ لە دنیای دەرەوەش بوو هۆکاری دەنگدانەوەکەی ئەوە بوو کە خۆی ڕووداوەکە جۆرێک بوو ئەگەرچی بێگومان لایەنەکانی دەرەوە وەکو قدرەتەکان ئەوانەی کە ڕۆڵیان هەیە لەسەر نویشتی وڵاتەکاندا لە حرەکەتەکاندا لە چارەنووسی هەر حرەکەت و جموجۆڵێک لە هەر وڵاتێکە ڕوودەدا دەور نەخش دەجێڕن بێگومان بێتەسیر نین بەڵام بۆ ئەم حرەکەتە بۆ ئەم ڕووداوە بەهۆی هەڵسەنگاندنیشی واقعی لە کۆمەلگای ئێران بەهۆی قین و نفرەت و بێزاریەکی کە خەڵکی ئێران لە ڕژیمی هەیە و بەهۆی نامەشروعیەتێک کە هەستی پێدەکرێت هەتا لە ناوخۆ لە ناودەوڵەتیشدا ئێران موقعیتەکە هەیەی نەیان دەتوانی یعنی تەنانەت ڕاگەیەنرا زۆر بە قدرەتەکانیش ئەوانەی زۆر بە هەدەفەوە هیدایەت دەکرێن و زۆر مەوارد بووە کە ئەمدەن هەم بازە ڕووداویشی ناوخۆیان جۆرێک پنهان کردووە چاوپۆشیان لێ کردووە لەکرانە گوزەراون بەڵام دەمەنیان توانی بگوزارێنەوە جۆرێک ئەگەر تەزاهوریش بوو بێ هاتنە پشتی ناچار بوون بۆیە ئەوە باعیس بوو کە زۆر ناوەند و ڕێکخراوی نێودەوڵەتیش زۆر زوو بێنە سەرخەت مەحکومی بکەن ئەو جینایەتە دەنگدانەوەیشی جیهانی پەیدا کرد و ئەوە بوو بە هاندەرێک بۆ تحریک و تەشویق و ئیطلاع ڕەسانەیەکی عمومی کە خەڵکی ئێران هەموو زۆر زوو لەو ڕووداوە ئاگادار بن و ئەو ئاگاداری هەماهەنگ و هاوسانە لەگەڵ ئەوەیشدا کە خۆتەبیعەتەن ئەحزابی سیاسی هەیە لە توولی ئەو چەند ساڵەدا کاریان کردووە ڕێخستیان کردووە جەماوەریان لەناو کۆمەلگادا هەیە احتیبار و جێگە و پێگەی خۆیانیان هەیە ئەوانە بەردەوام خەڵکیان ڕێخستووە هەدەفدار ئاراستەیان کردوون دیارە لە کاتێکی ئاواشداوە بە تایبەت بۆ ئەو ڕووداوە زۆر بە بەرنامە بە تایبەت هەڵسوراوانی ناوەوە بە تایبەت ئەوانی کە پێشەنگن ئەوانی کە چالاکن لەباری مەدەنی چ سیاسی ئەوانە زۆر زوو هەستیان بە موقعیتەکە کردووە خەڵکیان جۆرێک ڕێک خست بە شێوەیەکی زۆر ئەگەر بڵین ڕانەگەیەندراویش بەڵام ژێر بەژێر ئەو کارەکرا بوو هەموو حرەکەتەکان بە شێوەیەکی بەرنامەڕێژی چووە پێشێ و ئەوە باعیسی ئەوە بوو کە هەمزەمانیش حیزب و لایەنە سیاسەکانی کە ئێستا لە ساحەی سیاسی ئێراندا چالاکن هەموویان بە جۆرە جۆرەکان لە هەواهەنگیەکی ئەگەر بڵێم پێشتر نەکرابوو بەرنامەڕێژی بۆ نەکرابوو بەڵام تەنیا بە تەلەفۆنێک پەیوەندیەکی زۆر ئاسایی ئەو هەماهەنگیە ئەو هاودەنگی و کۆدەنگیە دروست بوو کە هەریەک لە هەستخۆیەوە پشتگیری بکە لە مانگرتنێک وە فراخاندرا بە عام لەلایەن حیزبە سیاسیەکانەوە و فراخانە ئیستیقبالێکی زۆر گەرمی لەلایەن خەڵکەوە لێکرا دلیلی ئەو فراخانە ئەوە بوو کە وەکو سونەتەکانی پێشوو ئەو حیزبانەی کە هەز دەکەن ئەو جەرایانەی کە هەز دەکەن بە بەرپرسیاریەت لە بەرابەر سەرنویشتی هەر حرەکەتیشی خەڵکدا چارەنووسی دواڕۆژیاندا ئەوەیە کە هەدەف ئەوەیە سەرکەوتنی
ئەم بزوتنەوەیە ئەم حرەکەتانە و تەنانەت تار و خاندنی ڕژیمیش قەدەم بە قەدەم ئاهێستە و بەڵام پەیوەستە لە هەمان کادا بە شێوەیەکی زۆر کەم هەزینەتەوە بێ کە مانگرتنی گشتی یەکێکە لەو تاکتیکە دروستانەی کە هەم پەیامێکی زۆر پراوپڕی پێ بۆ کۆمەلگای چ ناوخۆ نێونەتەوەیی و هەم بۆ خودی ڕژیم کە ئیتر لە شوێنێکدا ستۆپی دەکا هاوسەنگی هێزی پێدەڵات و نیشان دەدا کە ئەم هاوسەنگی هێزە بە تایبەت لە شرایطی ئێستادا بە خازانجی خەڵک زۆر گۆڕانی بەسەرداتوە نە ڕژیم ئەو ڕژیمە هار و درەندەی پڕ قودرەتەیە کە هەموو شتێکی دەدەهات و هەموو دەنجێکی لە نووسدا خەفە دەکرد و نە کۆمەلگاش ئەو کۆمەلگایەکە بە چاوسورکردنەوەیەکی زۆر جزئی لەلایەن ڕژیم و هێزە سەرکردگەرەکانیەوە چاوترسێن بەیان و بچوبان هەماڵەکانیان بەڵکە ئەمە خۆی جورئەتێک جوربەزەیەکی داوە بە خەڵک و ئەو جوربەزەیە باعیسێ ئەوە بووکە ئەو کۆدەنجیە لە هەوڵ و هەوشی ئەو مانگرتنەدا دروست ببێەوە مانگرتنیشی سەرکەوتوانە تا ئەو کاتژمێرانەی ئاخری ڕۆژیش بەڕێوە چوو کە بە باوەڕی من زۆر زۆر دەستکەوتێکی گەورەی بۆ بزوتنەوەی خەڵکی کوردستان و بە تایبەت و ئەو حرەکەتانی کە لە سەتحی ئێرانیشدا ئەنجام دەگرێت پێوە بوو ئاخرین زارێنەکان ئەوە بوو کە دوای ساعتەکانی دوانی و ڕۆی دوێنێ دوای مانگرتنەکە لە زۆربەی شارەکان بە تایبەت لە کوردستان و لە زۆر شاری دیکەی ئێرانیش هاوکات خەڵک ڕژانە خیابان و ئەوە باعیسی ئەوە بوو کە لە زۆر شوێن ڕژیم دەگەڵیان دەگیر دەبێتەوە هێزەکانی ڕژیم بە توندی بەرخورد دەکاتەوە زۆر کەس لەو بینەدا بریندار دەبن زۆر کەس چەند کەسێک تا ئێستا کە ئاماری 5 یا 6 نەفەرکە موەسەق گیان دەدەن بە تایبەت لە شارەکانی کوردستان و بە دوای ئەوەدا ئیتر لە دوێنێەوە تاوەکو ئەم ساتێکی ئێمە باسی ڕداوەکە دەکەین ئەگەرچی ئەمڕۆ هێمنایەتیەک بەسەر زۆربەی شارەکاندا ئەگەرچی لە هەندێک شاریش بازم هەر جم و جۆڵ و خەڵک هاتن سەر شەقام و ئەوانە بووە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ ئارامشیشی نسبی بە نسبەت دوێنێ وجودی و لەو ئارامشەدا ڕژیم فرسەتی هێناوە هێزێکی بەرینی نظامی لە شارەکاندا جێگیر کرد حاڵەتیشی حکوومەت نظامیی ڕانەگەیەندراوی لە شارەکاندا جێخستە بوو و لە هەمان کاتیشدا مەئمورە لیباس شەخسەکانی خست بۆ ناو کوچە و کۆڵان و شەقام و تەنانەت ماڵەکانیش بۆ ئەوەی کە بگەڕن بۆ ئەو چالاکانی کە لەو فیلم بەرداری و لە سەحنەکاندا شناساییان کردوون و چون بە سۆراغیانەوە و ئەدێکی زۆریان هەتا ئێستا ئەوەی کە ئامارەکان بازەکان زیاتر لە 250 کەس گیراون ژمارەیەکی زۆر بەداخەوە بریندار بوون سەحنەکان دەبینین کە هەندێک لە بریندارەکان زۆر دڵخەراش و دڵتەزیێنن هەتا ئێستاش بە تایبەت ئەلە و کات و ساتەدا کە ئێمە بەیەکەوە قسە دەکەین بە پێی قەراری پێشتر ڕاگەیەندرا و لە زۆر شوێن لە زۆر شارەکان سەعاتیان مشخص کردووە کاتیان دیاری کردەوە فەراخانیان داوە بۆ سەر لە نوێ هاتنەوە خیابان و خۆنیشاندان و نارزایەتی دەربڕین کە هەتا ئێستا لە زۆر لە شارەکان لە شارەکانی دەرەوەی کوردستان و لە ئیلام و کرماشانەوە لە کوردستان سەر لە نوێ خەڵک هاتوونەوە خیابان ئەگەرچی تا ئێستا و گوستەرەجێ پەیدا نەکردو بەڵام زۆر بەداخەوەم ئینسان ناتوانێت بە تەئکیدەوە ڕاددە و وسعەتی نارزایەتەکان ئێستا ئیشارە بکە بۆ دلیلێک کە لە زۆر شارەکانی کوردستان بە تایبەت ئینترنێت یا قەتێک کراوە یا زۆر خێراییەکەی هاتوتە خوارێکە ئەوە ئیمکان نادا بە چالاکان و هەڵسوراوەنەوەگەنی کە خەبەرەکان مخابرە دەکەن خەبەر بگەێنن لەحزە بە لەحزە بەڵام تەکوتوک ئەو خەبەرانی کە لەسەر چاوەکانەوە بەدەست دەکەن و ئینسان تاقیوی دەکە ئەوە نیشانەدا کە زۆری لە شارەکان هەر ئەم ئێوارەیە هاتنەوە سەر خیابان و ئێستا لە شقامەکاندا ناڕزایەتی دەدەن. بەڵێ زۆر سپاس کاکەریمیان لە بەشی پێشووی بەنامەی ڕاستەوخۆ بینەرێک پەیامێکی بۆی مەناردە بوو ئەوەی کە تەسویرێک بڵا بووەسەوە کە هێزی پێشمەرگە چووە سەناو خەڵکو و کۆماری ئیسلامی تەقەی بەرۆ پێشمەرگەکان کردووەوە ئەم هەواڵیە لە ناو خەڵکا بڵاو کردەسەوە بلە جوابی ئەو بینەرە خۆشەویستە ئێوە چه جوابێکتان هەیە کە ئایا ئەمە پێشمەرگە بووە یا ئەمە سیاسەتێکی پیسی ڕژیمە لە پشتیا بێگومان ئەو بەشی دوایی پرسیارەکەتە دیارە لە شرایطی ئاوادا هەروە کوتمان ئێمە بۆ کەم هەزینەترکردنی هەر سەرکەوتنێکە بەرەو پێشونیشی ئەو جنبشە هەوڵ دەدەین کە تاکتیکی ئوسولی کاریگەر
ڕچاو بکەین یەکێک لە تاکتیکانە مانگرتن بوو ئێمە پێمان وای بوو ئەگەر مانگرتنەکە هەتاوکو ساعتەکانی ئاخرەکانی ئێوارە کە دوێنێ ئیدامەی بوو بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە و هێمنانە و بێدونی زیان سەرنجام گەیشت ئەوە گەورەترین دەستکەوتی بە شوێنەوە بوو بەڵام زۆر بەداخەوەم یعنی لە هەندێک حاڵەتدا هەندێک شاید کەس و لایەنیش نامەسئولانە بەبێ ئەوەی کە بیری لەکرابێتەوە بەبێ ئەوەی کە وەزیەتەکەی هەڵسەنگان دەبێت وە لە پێشدا دوورنەمایەکی بۆ ئاکامی ئەو حرەکەتە یا ئەو فراخانە یا ئەو بانگەوازە یا هەر شتێکی دیکەی نێوبنەی کردبێتەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەیدەیەک تەحریک دەبن و ئەو ئامانجە واقعیەی کە سەرتاکان پێویستە بەدەستی بێنەوە پێشبینی دەکرێت وەکو دەستکەوت لە نظری بگری لە بە چاوی بگری ئەوە جۆرێک تێک دەدرێت یا دەچێتە ژێر پرسیار ئەو ئاڵۆزیەکانی تەنانە دوێنێ ئێوارەی لەوە سەرچاوە دەگرێت کە بێگومان هیچ کام لە حیزب و لایەنە سیاسەکانی بەرپرس هەتا ئێستاشی لەگەڵ بێت فراخانێکی وای نەداوە و بڕیاری ئەوەی نەداوە نەهێزی چەکدار بنێرێتەوە ناوەش هیچ کەس دەستبەرێ بۆ چەک و ئەو هێمنیەتی و ئەو مانگرتنەی کە ئاوەستە فەرەزانە و سەرکەوتوانە بەڕێوەچوو بباتە ژێر پرسیار و دەستکەوتەکانی لەدەست بدات بۆیە ئەگەر بەهێزەکە ئەوەیە کە خودی ڕژیمە ئەواملی ڕژیمن کە تەحریک دەکەن عیدەیەکیش خۆ جوان و لاوی پەرشور و ئەوە بێگومان تاتەسیر قەرار دەدرێەوە بێبێ ئەوەی کە بیر بکاتەوە لە چلایەنێکەوە ئەم سەرچاوی ئەم ڕاگەاندنەیە ئەمرا ئەم فەرمانە کوێیە و چییە تاتەسیر قەرار دەدرێەوە چ بەسا دەزداتە حرەکاتێکی کە ئاکامەکەی دەگاتە ئەوەی کە ئەوە تا دەبینین کەسی تێدا دەکوژرێت خەڵکی تێدا دەستگیر دەکرێت بەداخەوە زەرر و زیان لە خودی بزوتنەوەکەش دەدرێت بۆیە ئەم دەنگۆیانە لەلایەن لانیکەم لایەن حیزبە سیاسەکانەوە واقعی نییە ئەو وێنانەی کە من تا جگای بۆ خۆم چاوم پێیان کەوتوو وێنەکان وێنەی تێکرارین بۆ نمونە چەند ساڵەوە پێش لەو دانانی دیکە کە هێزی پێشمەرگەیە تیمی لە پێشمەرگە دەنێرنەوە مەسەن بۆ ناو شاریشنەوە بۆ منتەقەی شنەوەشتا یەشی لەو سەحانە کە دادەنێت تکرار دەکرێتەوە ئەوەیە بەڵام دەڵێەوە لە شاری سەقز ئەوڕۆ پێشمەرگە چۆتە ناو شاری سەقز یا هەندێک سەحنەیان داناو مەسەرەن لە خیابانێکی تاران کە ئەوە خەڵک لەکوێ چیان ئاورد تێبەردا و سەحنەیەکی زۆر هەیەجانی و شلوق و ئەوەیە بەڵام خودی سەحنەکەی هیچ چەند ساڵەوە پێش ناڕەزایەتەکانی ساڵان ڕابردووە ئەمڕۆ دووبارە دێنن ئەیخەنەوە ڕوو بۆی کە ئەو لاوانە یا خەڵکی پێ تەحریک بکەنەوە بینە سەر خیابان هاتنە سەر خیابان بەدەلیلەوەی کە وتم لەلایەن ڕێبەریەکی مشەخەسەوە بۆ بەرنامەدەڕژاو ئەو کارە ناکرێت بە شێوەی پەرژ و بڵاو بە شێوەی لێرە و لەوێ مەجموعەی شکەم دەڕژێنە خیابان و لەو کاتەدا خودی ڕژیم تەوجیه پەیدا دەکات یعنی دلیلی پەیدا دەکات بۆ ئەوەی کە ئەو کەسانی مەدی نەزەرێتی شناسایی بکات بیانگرێەوە لە عینی حاڵدا تەوجیهێک بۆ سەرکوتەکانی بۆ وەحشیگەریەکانی بۆی کە دەست ناپارێزێ لە کوشتن و لە بریندارکردن و لەگرتنی چالاک و هەڵسوراوەکان و لە هەمان کاتیشدا وتا من لە خودی سەرچاوەکانی ڕژیمەوە هەندێک هەواڵم دیت کە دەڵێت ئەو ئاشوبانە ئامرینی ئەو ئاشوبانە تیمێکی ترۆریست بوون کە ئێمە گرتومانن و کەشفی تیمێکی ترۆریستیمان کردووە کە سەرچاوی ئاشوبەکان و هاندەر و عاملی ئەسلی و ئاشوبانەی کە لە یەک دو ڕۆژی ڕابردوودا ڕوویاندا ئەوانن بۆیە لێرەدا یەقین پەیدا دەکەین کە ئەمە دەستی ڕژیمی تێدایەوە ئێمە پێمان وایە دەبێت خەڵک ئەوە زۆر بەوردی کە بێگومان ڕێبەران و چالاکوانان و ئەو کەسانی کە ئەزمموی تەجروبەی چەند ساڵیان هەیە لەو کارەدا زۆر زوو دەستی ڕژیمە دەخوێننەوە بۆیە تەوسیە لانیکەم بەلاوەکانەکە نەکەونە ژێر کاریگەری ئەو شێوە تەبلیغاتانەوە ڕژیم داو دەنێتەوە تێی نەکەوین بەڵکە هەر حرەکەتێک دەبێت بە شێوەیەکی بەناوبەدارژا و ڕێبەری کرا و ڕێکخرا و ئامانجدار بەڕێوە بچێت ئێمە پێمان وایە کە تەنیا ماگرتنی دوێنێ کۆتایی ئەو حرەکەتانە نییەوە ئەوە هەروەکوتمان ئاهستە و پەیوەستە بەردەوام و نهایەتەن دەبێتە ڕوخانی ڕژیم ئاخرین ئامانجێتی بەرەو پێش دەچێت بەڵام بۆ ئەوە دەبێت قەدەم بە قەدەم بۆ هەر هەنگاوی کە قەرارە لە داهاتوودا بینین بۆ ئەم حرەکەتە و بۆ ئەوەی کە کەمترین زیان و زۆرترین دەستکەوت بەدەست بێنین دەبێت زۆر بە وردی بە دیقەتەوە هەنگاو بنین و خۆل لە بازە هەیەجاناتێک لە تەحریکاتێکی کە دەستی نادیار مشخص نییە سەرچاوەکانی شوێن و هەدەف لەو تەحریکاتانە چین کە
ئەوەی کە زۆر دیارە هەدەفەکە ئەوە دەبێت دەچێتە گیرفانی ڕژیمەوە بە خازانجی ڕژیمە دەرفەت دەدا بە هێزەکانی ڕژیم کە سەرکوت بکەن کە خەڵک بگرن وە زیان بە خەڵک بگەێنن بۆی کە ئەم دانیکەم مانگفتنە شکۆدارە پڕ دەستکەوتە بەبێ زیان بۆ خەڵکیش تەواو نەبێت کە عەکسی هەدەف و ئامانجی ئێمە تەواو دەبێت. زۆر سپاس کاکەریمگیان کە لەم بەنامە بەشداریت کرد. زۆر سپاس بۆ ئێوەش. بینەرانی خۆشەویست داواکەین لە هاوڕێیانی هاوکارمان کە پەیامی قەدردانی و تەشەکوری کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە بە زمانی فارسی بڵاوکەنەوە تینۆ بۆلاتان. قدردانی کمیته مرکزی کۆمەڵێ از مردم مبارز کردستان برای به پیروزی رساندن اعتصاب عمومی. اعتصاب عمومی با موفقیت برگزار شد. مبارزه ادامه دارد. مردم مبارز و مقاوم کردستان، شما در چند روز گذشته با اراده‌ای استوار کف خیابانها را به میدان اعتراض خود علیه کلیت جمهوری اسلامی تبدیل کردید و امروز 28 شهریور ماه نیز یک اعتصاب عمومی را با موفقیت برگزار کردید. از این طریق از تک تک شما عزیزان بابت پاسخ یکپارچه و متحد به فراخوان اعتصاب عمومی سپاسگزاری می‌کنیم. دست تک تک شما همرزمان را به گرمی می‌فشاریم که در چند روز اخیر پرتوان با رژه و میتینگ خیابانی و با سینه سپر کردن در مقابل گلوله دشمن انزجار و نفرت خود را از جنایت به قتل رساندن مهسا امینی اعلام کردید و چنین افتخارآمیز قدرت توده مردم ستمدیده را به نمایش گذاشتید. در این روزها پژواک مقاومت و فداکاری شما از مرزها عبور کرده و توجه همه جهان را به خود جلب کرده است. شما مردم کردستان در این مبارزه و مقاومت با شکوه تنها نماندید. در این چند روز در تهران و در چندین شهر بزرگ دیگر شاهد حمایت شجاعانه مردم ایران از کردستان انقلابی بودیم. البته این حمایت تصادفی نیست. زمانی که دردها مشترکند، طبیعتاً فریادها هم مشترکند. همچنین مشاهده کردیم که چگونه بخشی از جامعه آزادیخواه در سطح جهان به صدا درآمد و علیه رژیم اسلامی اعلام ماضع کرد و حمایت خود را از مبارزات شما اعلام نمود. طی این چند روز ما دستاوردهای زیادی را کسب نمودیم و قدرت مبارزه متحدانه خود را یک بار دیگر تجربه کردیم. با این حال ما هنوز در مسیر رسیدن به پیروزی نهایی راهی دراز و دشوار پیش رو داریم که باید با خرد سیاسی و با همان اراده و روحیه مبارزاتی خود را برای پیمودن آن آماده کنیم. در این مسیر تاکتیک‌های مختلف مبارزاتی را برای مقابله با دشمن در دسترس داریم. اعتصاب عمومی به عنوان یکی از این تاکتیک‌ها مؤثر و کارا بودن خود را در مقابل رژیم جنایتکار اسلامی نشان داده است. شما مردم کردستان با در پیش گرفتن این تاکتیک مبارزاتی بارها جمهوری اسلامی را به عقب رانده اید و نیروهای سرکوبگرش را در مقابل اراده متحد خود به زانو درآورده اید. امروز باز هم نمونه با شکوه دیگری را از بکارگیری این تاکتیک مبارزاتی آزمودید. با این اقدام خود نشان دادید که اعتصاب عمومی در عین اینکه یک حرکت سیاسی مستقیم علیه جمهوری اسلامی است، نیروی سرکوبگر رژیم را نیز در میدان نبرد زمینگیر می‌کند و توانایی و ظرفیت‌های مانور و اعمال خشونتش را محدود می‌کند و نیز پیوستن توده وسیع‌تری به صفوف این مبارزه و مقاومت توده‌ای را امکان پذیرتر می‌کند. شما با اتخاذ آگاهانه این روش مبارزاتی اعتراض خود را در سطح میلیونی و با کمترین هزینه
و با فراهم آوردن ملزومات تداوم آن پیش بردید. شما با اتخاذ آگاهانه تاکتیک اعتصاب عمومی در این حال توده‌گیرترین و قابل دسترس‌ترین تاکتیک را در شرایط کنونی برگزیدید که نمایش قدرت عظیم شما را امکان پذیر کرد بدون اینکه دشمن امکان بیابد به آن آسیبی برساند. این تاکتیک مبارزاتی اعتراضات شما را از حالت خودجوش، پراکنده و بدون رهبری خارج کرد و آن را به یک حرکت متحد، هدفمند و دارای رهبری تبدیل کرد و مردم را به سوی خواستهای معین و دستیافتنی هدایت نمود و قدرت مقابله به مثل دشمن را محدود کرد. از سوی دیگر شما با اتخاذ روش مبارزاتی منطبق با شرایط کنونی ابتکار عمل را از دشمن گرفتید تا نتواند اعتراضات را زود هنگام به خشونت بکشد، شروط رودرویی در میدان نبرد را تعیین کند و اهداف اعتراضات را به حاشیه براند، روشی که رژیم اسلامی مداوما آن را پیش گرفته است و از طریق مهره‌های آموزش دیده خود مردم را به تقابل ناهنگام و زود هنگام کشانده است تا آسانتر اعتراضات آنها را سرکوب کند. فعالین و رهبران اعتراضات را شناسایی و بازداشت کند و تداوم مبارزات را با اخلال مواجه کند. اکنون اهمیت این مبارزه در تداوم آن نهفته است. به همین دلیل وظیفه همه ما چه در کردستان و چه در کل ایران این است که این مبارزه همچنان و با قوت بیشتر تداوم پیدا کند و ما زمان، مکان و روش هر اقدامی را تعیین کنیم، نه دشمن. با اتخاذ تاکتیک مبارزاتی منطبق با شرایط میبایستی دستاوردهای کسب شده در این چند روز را حفظ کرد و آنها را برای پیشبرد مرحله بعدی به کار گرفت. تردیدی نیست که مبارزه چه در شکل اعتراضات در محل کار و زیست، چه در مدارس و دانشگاه‌ها، چه در کف خیابان و چه در شکل اعتصاب عمومی ادامه پیدا می‌کند. کومله با انبوهی از تجارب گرانبهایی که در مسیر مبارزه انقلابی مردم کردستان کسب کرده است، تلاش خواهد کرد که از این به بعد هم همراه با شما مردم مبارز کردستان مسیر رسیدن به پیروزی را با کمترین هزینه و با کسب بیشترین دستاورد در کمترین زمان ممکن طی کند. یک بار دیگر به شما مردم مبارز کردستان برای به پیروزی رساندن اعتصاب عمومی، برای به چالش کشاندن رژیم اسلامی و زمینگیر کردن نیروهای سرکوبگرش تبریک میگوییم. در عین حال از مردم آزادیخواه تمام ایران برای حمایت بیدریغ و شجاعانه‌شان از مردم کردستان و تلاش برای پیوند مبارزات در تمام ایران سپاسگزاری می‌کنیم. همچنین دست تمام فعالینی را که در محل با اراده و استقامت کم نظیر در هدایت و رهبری این اعتصاب نقش شایسته را ایفا کردند به گرمی می‌فشاریم. انتظار می‌رود آنها در چند روز آینده هم همچنان نقش مهم خود را در مدیریت و رهبری مبارزات در محل ایفا کنند. زنده باد مبارزه مردم کردستان، پرتوان باد اتحاد مبارزاتی مردم کردستان با مردم سایر بخش‌های ایران. کمیته مرکزی کومله، سازمان کردستان حزب کمونیست ایران، 28 شهریور ماه سال 1401 شمسی برابر با 19 سپتامبر سال 2022 میلادی. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەوەی بیستان و توێژێک بوو لەگەڵ هاوڕێ کەریمی ئەمانی کە هاوڕێکانی ڕێکی خست پاشان پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا بە زمانی فارسی چەند هەواڵمان بەدەست گەیشتووە. سنا تەقا لە ناو شەقامە و خیابانەکان لە خەڵک دەکرێت.
ئینتەرنێت زەعیفە. ئەمە هەواڵێکە کە هەر ئێستا بینەرێکی ئازیزمان لە سنەوە بۆی نردوین. ماشینی ئاوپاش و تانگی دژە شۆڕش بەناو لە سەر خیابانەکانی فردەوسی بڵاوەیان پێکراوە. نووسەتی ئەگەر هەواڵەکان لەسەر کاتان نەگەیشت ئەوە بزانن کە بە هۆکاری زەعیفبوونی ئینتەرنێت یا قەتعی ئینتەرنێتە. بەڵام ئەوە بزانن کە سنە بەتوندی تیرەندازی تێداکرێت و ئاعترازات درێژێ هەیە. من نازانم پەیامەکانم ئەتوانم بگەێنم یان نا، بەڵام چون تەلەڤیزیۆنیش ئێستا پارازیتی لەسرە. نیروی ئینتزامی هەر ئێستا خەریکە سوخەڕانیەکە بۆ خەڵک، بەڵام خەڵک بە شوعاری مەرگ بەر خامنەیی وەڵامی فەرماندەی نیروی ئینتزامی ئەدەنەوانێت. شاری سنە خۆرۆشاوە دووبارە ئاعترازات بەردەوامە. بینەرانمان لە شاری سنەوە هەر ئێستا لە ڕێگای ژمارە تەلەفۆنی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەرنامەی تایبەت هەواڵەکانمان ڕاستەخۆ بۆ نێرن. بینەرێکی تر لە دیواندەرەوە پەیامی بۆ نردوون ئەڵێ لە دیواندەرە فەزایەکی نائەمنە. نیروی ئینتزامی کۆڵان و سەرخیابانی شاری گرتووە. گلەیەکیشی هەیە یا ڕەخنا ئەڵێ بەشێکی زۆر لە هێزە ئەمنیەکان لە هێزی بوومی ناو دیواندەرن و جاش ناوزەدی کردوون و ئەڵێ ڕاستەوخۆ دوێنەکەش لە کوشتنی لاوەکان و بریندارکردنی خەڵکی شاری دیواندەرە ڕۆڵی بەرچاویان هەبووە. شاری دیواندەرە لە مەریوانیش مانگرتنەکە ئاعترازات و ناڕەزایەتی درێژێ هەیە. خەڵک وردە وردە خەریکن کۆ بنەوە، سەرشەقام قەرەباڵغ بووە، فەزا بە شدەت ئەمنیەتیە، شار میلیتاریزەیە، بەڵام خەڵک عەزمی جەزم کردووە بۆ درێژە پێدان بە ناڕەزایەتی. ئەمە شارەکانی کوردستان بوو. لە ئاستی سەراسەریش لە تاران، کەرەش، تەبرێز، دیاس، کرماشا، خوڕەماباد، ئیلام و زۆربەی شارەکانی تر لە سەتحی دانشگا لەسەر شەقام ناڕەزایەتیەکان دەستی پێکردووە. لە خوڕەماباد، لە عێراق دانە بەدانەی ئەم شارانە هاتوونەتە سەر شەقام و درێژە بە ناڕەزایەتی و معتەرزن بە کوشتنی مەحسای ئەمینی. لە ناڕەزایەتیەکان شوعاری دژە حکوومەتی، دژی خامنەیی، دژی هێزە ئەمنیەکان ئەدرێت و داوای هەرچی زووتر محاکمەی ئەوانەی کە دەستیان هەبووە لە کوشتنی مەحسای ئەمینی دەکرێت. هەوڕەکانی فەرموو. لە قەزوین راپۆرتێک بەدەستمان گەیشتووە کە ئێژێ خەڵکێکی زۆر هاتنە سەر شەقامەکان و بە درۆشمی مەرگ بەر دیکتاتۆر ڕوو بە مامورەکان بوونەسەوە. نیروهای سەرکوبگەر خەریکن خەڵک بە وەحشیانەترین شێوە سەرکوب بکەن. فەراخانیش هەیە لە ساوە کە خۆشبەختانە ساوێج بە جەمعی ئەو شارانە هات کە خەریکن ئاعترازەکەن. فراخانەکە بەم شێوەیەکە بۆتان نەخوێنمەوە. فراخان بچه های جاده ساوه، بچه های با غیرت جاده ساوه، الان وقتش رسیده با ضحاک زمانت روبرو بشی. چند قدم تا پیروزی باقی است، به شرط اینکه همه با هم بلند بشیم، نه اینکه گروه گروه و شهر به شهر همه که با هم باشیم گیج میشن و توان مقابله با ما رو ندارن. قلعه میر، سلطان آباد، گلستان، نسیم شهر، سبزدشت، نصیرآباد، لحظه قیام ساعت 20 جاده ساوه. لە تەبریزیشدا لە چوارڕای شەهناز خەریکە تەزاهوراتە کردیە. لە هەمێدانیش راپۆرتێک گەیشتووە بەدەستمان کە ئێژن بە شوعاری مەرگ بەر ستەمگار، چه شاه چه رهبر و خامنەی قاتلێ حکوومەتش باتلێ خەریکن درۆش مەدەن و ئێژن کە ژنانیش زۆر دلێرانە لە بەرامبەر هێزی سەرکۆت تاوەستاون ڕووسەریەکانیان لا بردووە و لە ڕوودەڕوو خەریکن شوعارەدەن و هەروەها مۆتۆر سوارەکان بە باتوم لە خەڵکی هەمەدانەدەن و بە گازی ئەشکاوت، بەڵام خەڵک بە بەرد لە دەستیان خەریکن فەراریانەدەن. بەڵێ لە ئیلام لە چەند کاتژمێر پێش ئێستاوە خۆپیشاندان دەستی پێکردووە.
خەڵک بە دروشمی مردن بۆ دیکتاتۆر هەروەها نەنگێمە ڕەهبەری ئەلدەنگێمە ڕژاونەتە سەر شەقام و بە ناڕەزایەتی بە کوشتنی مەحسا ئەمینی درێژە بە خۆپیشاندانەدەن لە شاری عێراکیش خەڵک دەستی داوەتە خۆپیشاندان و بە شعاری میکۆشام هەرانکی خواهەرام کۆشت دەستیان داوە بە ئەکراز و تا ئێستاش ناڕەزایەتیەکان هەروە درێژە هەیە. ئەم ناڕەزایەتیانە زۆربەی شار و شارۆچکەکانی ئێران و کوردستانی گرتووەتەوە. خەڵک بەعام لەسەر شەقامن هەم بە ناڕەزایەتی بە مەحسا و بە کوشتنی مەحسا هەم بۆ دژایەتیکردن لەگەڵ دەسەڵاتێک کە تا ئێستا جگە لە زەجر و ئازار و مینەتی و برسیەتی و نەبوونی ئازادی هیچ دەستاوەردێکی بۆ کۆمەڵانی خەڵک لە ئێران و کوردستان نەبووە. ئێمە هەوڵەدەین لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە وردی چاودێری هەواڵەکانەکەین و لە بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەحزە بە لەحزە هەم ویدۆ هەم راپۆرتی ئەم هەواڵانەتان بۆ ئەنێرین. هاوڕێکانی ئەگەر ئیجازە بدەی هاوڕێیانم لە بەشی تکنیک ئەڵێن ویدۆیەک هی ئەمڕۆ هی شاری مەریوان لە بەردەستایە ئەگەر ئامادەیە تکایە هاوڕێیانی بەشی تکنیک ئەم کورتە ویدۆی شاری مەریوانمان نیشان بن دێنەوە بۆلاتان. بەڵێ بینەرانی خۆشەویست کورتەیەکی مەریوانی تیابوو باقیەکەی هی ئیلام بوو بەهۆی زعیفبوونی ئینتەرنێت یا بەهۆی قەتعی ئینتەرنێت لە شار و شارەکانی ئێران ویدۆکان بە کورتی بەدەستمانەگات بینەرێک نووسیوێتی ناتوانین ویدۆی توولانیتان بۆ بنێرین بە کاتی زۆرەوە ویدۆی کورتکورتە نێرین ئێمەش بۆیەکە ئەوەی بەدەستمانەگات هەوڵە دەین بە زووی بڵاوی بکەینەوە. بەڵێ بینەرێک لە سنەوە ناوی نەوتووە بەڵامتیە من ژنێکم هەر ئێستا لە شەقامم و هەر ئێستا لە سنا ژنانێکی زۆر هاتنە سەنا و شەقامەکان و بە درۆشمی ژن ژیان ئازادی خەریکی ڕێپێوانن و هەروەها راپۆرتێکمان بۆ هاتووە خەڵکی مەریوان خەڵکی ئەفوکەن هەمەدان هەر ئێستا بە شعاری زیندێ بات سۆسیالیزم لە ناو شەقامەکانن. بەڵێ هەتبینەرێکی ترمان لە شاری سنا نووسێتی خیابانی فردەوسی شلوقە خەڵک ڕژانوەتە سەر شەقام لە دەوری مەیان بۆ خیابانی بۆ دەوری مەیدان بۆ مەیانی ئەقباڵ لەو فاصلەیە تەجەموعێکی زۆر بووە هێزە ئەمنیەکان ڕژانوەتە سەر شەقام و بە ئاوی ماشینی ئاوڕێژ و بە تانگی دژە شۆڕش فەزایان بە تەواوەتی میلیتاریزە کردووە لە تەورێزەوە تعدادێکی زۆر لە خوێندکارانی دانشگای تەورێز دەستیان بە خۆپیشاندان کردووە و شعاری مەرگ بە دیکتاتۆریان سەرداوە و هەروە شعاری فەرقی فەساد و بێداد نەنگ بەرین ئستبداد باز کوردستان تا تەبریز سەبرێ ما شۆدە لە بریز شعاری خوێندکارانی دانشگای
ئەمڕۆی تەورێز بووە کە لە دوانیوەڕەوە هاتوونەتە سەر شەقام و هەتا ئێستاش خۆپیشاندانەکانیان درێژەی هەیە، ناڕەزایەتیەکانیان درێژەی هەیە، هێزە ئەمنیەکان لەسەر شەقامن و بە شێوەیەکی تونند و تیژ ئەیانەوێت ئەو خۆپیشاندانە سەرکوب بکەن و بیان نێردە ماڵەوە. بەڵام عەزم خوێندکارەکان جەزمە و تا ئێستاش درێژە بە خۆپیشاندانەکانیانەدن. هاوڕەیەکمان ڤیددیۆیەکی نردووە بۆمان کە لەو ڤیددیۆ ئەگەر ئامادە بێ دواتر هاوڕێیانمان لە پەخشیەکەنەوە ڤیددیۆیەکی نردووە لە ناو ڤیددیۆکە خەڵکی زەنجان خەریکن ڕاکەنە ناو ساختمانەکان و هێزە سەرکۆتگەرەکان مستەقیم بە سەمتی خەڵک خەریکن تەقەکەن و خەڵکەکە بڵاو بوونەسەوە ناو کوچە کۆڵانەکان و ئەچنە ناو ساختمانەکان. ئەگەر ئامادە بوو دواتر هیوادارم بڵاویکەنەوە. بەلوچستان بە جەمعی ئەم شارانە ئێزافە بوو خەریکن شعارە نووسن و فەراخانی ئێعتراز بەم خیزەشەدەن لە تارانیچ بۆلواری کێشاڤەرز خەڵکاتنە سە ناو خیابان و ئەس کوردستان تا تێهران ئێتحاد بەم درۆژمە خەریکن لە دژی ڕژیمدا درۆژمەدەن. لە مەشهەد هەروە نەتەرسید ما هەمێ با هەم هەستیم لە مەیدانی شەریعەتیدا. عێراق خەڵک دەستپەیەخە بووە مامورینە و مامورین خەریکە هەتا ڤیددیۆکەیکی بڵاو بووە خەریکە بەدەستی خەڵکەوە مامورەکان دەرەچن و کرماشانیج لە سێڕای نۆبەهار خەریکە جەمعێکی زۆر کۆبوونەتە سەو هێزی سەرکۆتگەریج لەویە زۆر کۆبووەسەوە بەڵام خەڵک هەر گوێ بە ئەوان نادەن و درۆشمی خۆیان ئێژن. بەڵێ هەروەکو هاوڕەکانی شاری پێکرد لە عێراق هەمەدان و لە کرماشان تا ئێستا درێژە بە خۆپیشاندانەکان درراوە لە تەبرێزیش. لە تارانیش ئەمڕۆ خۆپیشاندان کرا تعدادێک لە کەسەبە و بازاڕیەکانی تاران هاتوونەتە سەر شەقام و بە شعاری بازاریە باغیرەت حمایەت مەسا ئەمینی ڕوحەتشاد دەستیان کردووە بە خۆپیشاندان. هەروەها بێژگە لە بازاڕیان زۆربەی دانیشگاکان لەوانە دانیشگای علم و سەنعەت هەروەها دانیشگای بەهشتی هاتوونەتە مەحەوەتەی دانیشگا و شعاریان داوە. لە دانیشگای علم و سەنعەت خوێندکاران ڕوولا هێزە بەسیجیەکان شعار و دروشمیان داوە و بە شعاری بێشەرەف کە بەسیجەکان دەیانویست بڵاوە بە خۆپیشاندانەکان بکەن و خەلەل بخەنە ناو ناڕەزایەتیەکەوە بەوە بەو دروشمە وەڵامیان گرتووە. هەروەها لە دانیشگای تاران لە کاتی خۆپیشاندانەکان شعاری ئیرانیا غەرقە خون ئوستادامون خەفە خون ناڕەزایەتیان دەربڕیوە بۆ بێ هەڵوێستی ئوستادانی دانیشگاکان لە دانیشگای تاران و داوایان لێکردوون کە ئوستادەکانی دانیشگاکانیش بە ڕیزی ناڕەزایەتی و خۆپیشاندانەکان پەیوەست بن و هەروەها لە تاران ڕوو لە بەسیجیەکان و تویانە ئێوە داعشی ئێرانن دروشمیان داوە و ناڕەزایەتیان دەربڕیوە و لە بازە شوێنێکە خوازیاری ئەوە بوون کە بە ڕیزی خۆپیشاندانەکان پەیوەست بن. پەیامێکمان بۆ هاتووە ئێرسالی لە تاران ناوی نەنووسیە بەڵام وتیە هەر ئێستا لە مەیدانی فلستین دەرگیری هەیە و مەعمورەکان مستەقیم بە ڕووبە خەڵک خەریکن تەقەکەن. و هەروەها مەشهەد مقابلی خیابانی پەرستار در ئەحمەداباد مقابلی خیابان پەرستار ئەحمەداباد دخترانی که روسری از سر درآوردند به نشانه خونخواهی از مهسا ئەمینی. لە شاری سەقز پەیامێکمان بۆ هاتووە نووسێتی سەقز هێشتا لە ماتمینی مەحسایە جگا لە مەحسا لە کوژرانی ئەو لاوە خوێنگەرمەی دوێ کەش هاتە سەری و شاری سەقز ئەوەی کە ئەو نووسێتی کپە مانگرتن لە بەشێک لە دوکانداران و بازاڕیان هێشتا درێژەی هەیە خەڵک لەوانەیە جارێکی تر بڕێژێتە سەر شەقام ئینتەرنێت قەتعا دار و هەموو وەسیلەیەکی ئێرتباتی
ئەحساسەکرێت لە ژێر کنترۆلایە تەماسە تەلەفۆنیەکان بە ملاحەزەوە ئەکرێت لەگەڵ یەکتر شار بە شدت ملیتاریزەیە بینەرێکمان لە شاری سەقس نووسی شێتی ئەم پەیامە نازانم کە ێگا بەدەستان بەڵام من ئەینووسم هیوادارم بە زووترین کات چونکە کێشەی ئەنتەرنێت لێرە بە شدت هەیە و هیوادارین کە ئەمە چارەسەر بکرێ و ڕێگای بدۆزینەوە کە بتوانین هەواڵەکان بگەێنینە دەرەوەی شاری سەقس ئەمڕۆ لە کەرەجیش خوێندکارانی دانشگای خوارەزمی کەرەج بۆ ناڕزایەتی بە کوشتنی مەحسا ئەمینی شعاریانەدا لەوانە توپ تانک فشفشێ ئەخون باید گم بشێ هەندێکیان وێنەی خامنەیان خووە ژێر پێ و بەو شێوە ناڕزایەتیان بە کوشتنی مەحسا ئەمینی دەربڕی و هەروەها شعاری دژە حکوومەتی و داوای ڕوخانی نظامی کۆماری ئیسلامیان کرد. بەڵێ هاوڕێکۆ لە زەنجان ڤیددیۆی ترمان بۆ هاتووە ئەلبەتە هاوڕێیانی خۆمان نردویانە کە لە خەریکن لە زەنجان چۆن بە شوێن خەڵکە ڕاکەن و لە ناو کوچە کۆڵانە ئەگەڕن بە شوێنیانە ڤیددیۆی پێشوو زۆر کورت بوو بەڵام ئەگەر ئامادەیە هاوڕێیانمان بڵاویکەنەوە. بەڵێ ئەوەی کە بینیتان کورتەیەک ڤیددیۆ لە شاری زەنجان بوو لە شاری زەنجانیش ناڕزایەتی درێژەی هەیە و خەڵک ڕژاونەتە سەر شەقام لە گورگان خەڵک ڕژاونەتە سەر شەقام تا ئێستا ئامارەکان زیاتر لە 40 شاری ئێران خەڵک لە ناڕزایەتی و خۆپیشانداندان لە تاران هێشتا درێژەی هەیە لە یەست درێژەی هەیە لە عێراق لە هەمەدان لە خوڕەماباد لە کرماشان هێشتا درێژەی هەیە و خەڵک لەسەر شەقامن و بە دروشمگەلی وەک میکۆشام ئەنکێ کە خەهارەم کۆشت یا شعاری مەرگ بەر دیکتاتۆر لە بەتایبەت لە دانشگاکان شعاری دانیشتوو میمیرات زەلەت نەمیپەزیرات درێژە بە خۆپیشاندان و ناڕزایەتیەکان ئەدرێت. ئێترازات لە هەمەدان قەزوێن مەشهەد ئیلان تەبریز گورگان بینەرێک نردوێتی کە درێژەی هەیە بەڵێ باسمان کرد و هەندێک ڤیددیۆمان لێ بڵاو کردەوانێ لە سنە دووبارە پەیامان بۆ هاتووە سنە خڕۆشاوە دووبارە سنە لە ڕۆژی ڕابردوو دڵی گەرمترە بۆ درێژە پێدان بە ناڕزایەتی شار میلیتاریزەیە ئینتەرنێت زەعیفە ببورن لەوەی کە پەیامەکان درەنگەگا بەدەستان هەر ئیمکانێکمان بۆ هەبوو وێنە و ڤیددیۆتان بۆ دەنێرین سپاس بۆ بینەرە خۆشەویستە سپاس بۆ بەپەرۆشبوونتان بەڵێ ئێمە چاوەڕوانین بە هەر شێوەیەک بۆتان ئیمکانە بێت راپۆرت و گزارشەکانی شاری سنە و باقی شارەکانی تریش ئەگەر حرەکەتی ئاوا جەماوەری تایە ڕوویداوە یا لە دەستگیری و بانکێشکردن هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی هەر لاوێک گیرا بە دوواداچوونی بە شوێناکرا ناو گزارش و راپۆرتمان بۆ بنێرن سپاسانەکەین. بەڵێ هاوڕێکۆ وا دیارەکە خەڵک لە زۆربەی شارەکان هەروواکە ئیشارەمان کرد بە دروشمهایەکی زۆر ڕادیکاڵۆ بەتایبەتە و دروشمانە زۆر زۆر سەرنجڕاکێشە ئەوەی کە ئەس تێهران تا تەبریز از کردستان تا تبریز لبریز شده خشم مردم و اینکه از تهران تا کردستان اتحاد او دو دروشمه زۆر سەرنجڕاکێشە زۆر تایبەتە و هەروەها خەڵکێکە زۆر لە سەراسەری ئێران هاتنە سەناو شەقامەکانەوە ئەوە یەکسری شاری ئەبێ بەهۆی ئەوەی کە ئەو شارانە کە تا ئێستا وەکو قۆم وەکو بەلوچستان وەکو ساوە کە تا ئێستا پێوەست نەبوون بەم ئێترازاتە ئەوانیش ئێستا فەراخان بن و بێنە ناو شەقامەکان و تووڕەئی و خەشمی خۆیان نسبەت بە ڕژیمی کۆماری ئیسلامی ڕابگەێنن هەروواکە لە ڤیددیۆکان و لە پەیامەکانی ئەو ئازیزانە کە بۆ ئێمە ئەینێرن دیارە بەرەو خەڵک خەریکن تەقاکەن هیوادارین
هیچ جوانێک یا هیچ کەسێک لەم ئەتەرازاتە تووشی کێشە نەبێت و گیانی عزیزی لەدەست نەدات. ئەگەر ڤیدۆیەک ئامادەیە بە بیبینین. کرمانشاه بلوار نوبهار 29 شهریور. بینەرێک لە دیواندەرەوە پەیامی بۆ نردوون ئەڵێت لە دوێنێشەوە ئیدارەی ئیتلاعات زۆر لە لاوانی دەست بەسەر کردووە و دەهەوێت ڕاپێکی زیندانیان بکات. جگەلەوە ئەمڕۆژ ئەو فەزا ئەمنیەتیە هەر بەردەوام بوو. خەڵک بە کەمی توانیان سەردانی بنەماڵی ئەو گیان بەکردووە بکەن. بریندارەکان زۆرن، هەندێکیان لە ماڵەکانی خۆیانن ناوێرن ڕوو لە بیمارستان و شوێنە تەندروستیەکان بکەن بۆ ساڕێژکردنی برینەکانیان. فەزای دیواندەرە بە شدەت ئەمنیەتی و میلیتاریزەیە. لە شاری بانە پەیامێکمان بۆ هاتووەڵێ ئەمان ئەویش هەمان شێوەی دیواندەرەیە. ئەڵێ بە دوواداچوون و پەیگیری هێزە ئەمنیەتیەکانی سەر بە کۆماری ئیسلامی و ئیدارەی ئیتلاعات لە ڕێگای سیخوڕەکانی خۆیانەوە پەیگیرن و دەیانەوێت شناسایی ئەو کەسانە بکەن کە دوێنێکە ڕۆڵیان هەبووە لە مانگرتنەکەی 28 خەرمانان، هەروەها لە ناو ناڕەزایەتیەکان هەبوون. چەندین ژن لە شاری بانە بریندار کراون، مێر منداڵێکیان تایە، خەڵکانێکی زۆر ڕاپێکی زیندان کراون. بەڵام کۆماری ئیسلامی و هێزە ئیتلاعاتیەکانی سەر بە و سیستەما لە شاری بانە کەماکان بە شوێن خەڵکەون و دەیان هەوێ فەزایەک لە ڕۆ بۆ وەحشەت لە شاری بانە دروستکەن. بەڵام بە گوێرەی وتەی ئەم بینەرە خۆشەویستە زیێتی بەڵام خەیاڵیان خاوە. هاوڕێ ئاکۆ راپۆرتێکی چاتووە بۆمان مردمێ قۆم بێ قیام پەیوەستاند و همین روز نخست یک بسیجی الدنگ را گوشمالی دادند. نیروی همبستگی ما هزاران برابر قدرت پوشالی و اسبابازی های سرکوب آنهاست. نیروی خود را باور کنیم تا بتوانیم آن را به کار گیریم، خانه نمانیم. زۆر سپاس بۆ ئەو هاوڕێمانە کە ئەم راپۆرتیە نردووە بۆ من. وەڵێ بینەرێکی تر پامێکی نردووە نووسێتی هەمەدانیش خرۆشاوە شعاری هاوپشتی لەگەڵ خەڵکی کوردستان سەردەن هاوخەمی لەگەڵ بنەماڵی ماسای ئەمینی و هەروەها لە شعارەکانیانە ناڕەزایەتی دژ بە کوشتنی ماسای ئەمینی تایە و ئەوانیش هەمان شعاری معتەرزان و ناڕازیەکان لە عێراق توپا دەکەنەوە. میکۆشام میکۆشام هەرانکی خواهرام کوشت. زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستە. ئێمە هەوڵماندا کە ئەمانە بڵاو بکەینەوانێ پێشتر ئەگەر هەواڵێکی تازە هەبوو حتمما. لە تەبرێز ئەڵێ درێژە ناڕەزایەتیەکان لە دانیشگاکان پەرەیسەنەوەتە سەر شەقام. خەڵکانێکی تریش بە ناڕازێتەکان پێیوەست بوون و شعاری توپ تانک فێشفێشێ ئاخون بایان گوم بەشێرەوە سەردەدەن. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە. لە کرماشان ویدئۆ وێنەی زۆر هاتووە باس لە ئەوەکەن کە حکوومەتی ئیسلامی یا هێزە نظامیەکان بەرەو ڕووی خەڵک بوونەتەوە و خەریکن بە شێوەیەک لەو شارەش وەک باقی شارەکانی تری کوردستان جنایەتە حقوقێنن. گوایە هاوکارم ئەڵێ گزارشێکمان بەدەست گەیشتووە.
بێتە زمین. بەڵێ بینەرانی خۆشەویست گۆزارشێک بە دەستمان هاتووە کە زۆربەی ئەم گۆزارشە بەحسمان کرد بۆتانەوەی کە لە شارە جۆراجۆرەکان عێراق، هەمەدان، زەنجان، قەزوین، قۆم ئەوە کە خەریکە تەزاهوراتە بێ بەتایبەت بە شوعارهایەک وەکو این همه سال جنایت مرگ بر این ولایت و مابەقیی دانین بۆ بەشی سێهەمی بەرنامەی زیندوو کە دواتر دەستی پێکەن. بەڵێ هاوڕێکانی لە کرمان دەستی پێ کردووە، کرمانیش بە ڕێزی معتەرزین پێوەست بوون. لە هەمەدان هێشتا درێژەی هەیە، دروشمەکان هێشتا بەردەوامن. لە هەمەدانیش بە شوعاری هاوشێوە ببورن لە کرمان بە شوعاری هاوشێوەی باقی شارەکان ڕژاونەتە سەر شەقام. هێماش ڕەمز بووەتە مەحسای ئەمینی، مقاومەتێک کە لە کوردستان لە 28 خەرمانان کرا، ئەو ئەحسابە بۆتە ئەزمون بۆ باقی شارەکانی تری ئێران. هەمووی زۆربەی شارەکانی ئێران بە ناڕزایەتی پێیوەست بوون. بۆ ئاگاداریتان هەر ئێستا بینەرێک لە شاری سنا کە خۆی یەکێک لە بەشداربووانی خۆپیشاندانەکان بووە و باتۆمیشی خواردەوە بە شێوەیەک بریندار بووە، هەواڵی بۆ نردوین دەڵێت درێژە خۆپیشاندان درێژەی هەیە، ناڕزایەتەکان بەردەوامە و ئێمە هەوڵە دەین بە پێی مەجال بە پێی کات بە پێی ئەوەی کە ئینتەرنێت مەجال بدا ویدئۆ وێنە و راپۆرتان لەو گزارشە بۆ بەڕێ بکەین. چاوەڕوانی ئەو وێنە و راپۆرتانەتانین لە خۆپیشاندانە جۆرا و جۆرەکان لە شار و شارەکانی کوردستان. سنەش خڕۆشاوە، نزیک 2000 کەس، زیاتر لە 2000 کەسیش لەسەر شەقامن تەزاوراتەکەن، بەڵام شار بە شدت میلیتاریزەیە. هەروەک پێشتر وتم یەکێک لە فەرماندەهانی سپا یا نیروی انتزامی ویستیەتی سخۆڕانی کا بۆ خەڵک دعوت بە هێوربوونەوە و ئارامبوونەوە بکات، بەڵام گویان پێنەداون ناڕازیان شوعارەکانیان دووبارە کردوەتەوە و داوای مەحاکمەی قاتڵانی مەحساکەن و لە هەمان کاتە شوعاری دژی حکوومەتی و دژی نظام و مەرگ بەر دیکتاتۆر ژیان ئازادی سەردەنەوە. خیابانی فردەوسی هەرێستا قەرەباڵەخە لە دەوری مەیان بۆ مەیانی ئەخباڵ خەڵک ڕژاونەتە سەر شەقام، تا نیوەی زیاتری خیابانی شەشی بەهمەنیشی گرتووەتەوانێ. خۆپیشاندان درێژەی هەیە، ئێمەش بەرنامەی زیندومان درێژەی ئەبێت دێنەوە بۆلاتان، تا ناوبڕێکی تر دووارە دێنەوە بۆلاتان. کات خۆش. ماڵاوە.
حسینه